خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ کارانم پارۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستان دەست لە ناو دەست وەک خۆیان باسی لێوەکەن ئەیانەوێت کام بافە زەوت کراوەکانی کورد لە چوارچێوەی عێراقدا بەدەست بهێننەوە. شام بەشانی یەکتر دەیانەوێت زۆرترین کورسی بەدەست بهێنن وەکو بلۆکێکی بەهێز بتوانن تەواوی مافەکانی خەڵک لە چوارچێوەی دەستوری عێراقیدا بەدەست بهێننەوە. ئایا گۆڕان و یەکێتی دەتوانن ببنە هەوێنی یەکریزی لە هەرێمی کوردستان؟ ئایا گۆڕان و یەکێتی ئەتوانن ببنە بلۆکێکی بەهێز بۆ ئەوەی بتوانن کە لە کەرکووک و لە هەرێمی کوردستانیش مافە یاسایی و مافەکانی خەڵکی کوردستان بەدەست بهێنن؟ ئەم شەو پانۆراما گفتوگۆ کات لەگەڵ دوو سەرکردایەتی ئەو دوو حزبە کە ئایا پلان و بەرنمەیان بۆ خزمەتی خەڵک چییە؟ چۆن هەڵەوکەم و کوڕەکانی ڕابردوو ساڕێژەکەن؟ پانۆرامایم شەو بە میوانداری هەرێک لە بەڕێزان لە بادینانەوە ئاراز محەممەد ئاغا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرپەرشتیاری دەڤەری بادینان لە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە کەرکووکەوە حەکیم عوبێد ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانمان لەگەڵە بێ. کاگەرا سڵاوت لێبێت دەم باش، ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چه ئامادەکاریەکتان کردووە و ئەتانەوە هەڵبژاردنە چ جیاوازیەک پیشانی خەڵک دەن؟ سلااو لە بینەرانی کورسات، سلااو لە هەواڵ زانە، خۆتان دەزانن ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەسەر ئاستی عێراقا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە پێشوەختەیە لیستێکی هاوپەیمانی کوردستان پێکەوەمان تەحالوفی کوردستانیمان بەستووە و ئامادەکاری باش کراوە لەسەر ئاستی کۆی بازنەکان لە هەرێمی کوردستان و ناوچەدا بڕاوەکان و ئێمە و بزوتنەوەی گۆڕان ئامانجی ئێمە بۆ ئەوەیە کە زۆرترین کورسی ئەنجومەنی نوێنەران و لە پەرلەمانی عێراق وجودی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لیستی هاوپەیمانی کوردستان هەبێت بتوانین خزمەتی میلەتەکەمان بکەین و ئەم تەحالفە گرنگی و استراتیژی خۆی هەیە و خۆی لە ڕابردوو کە هەردوو سەرکردە و ڕابەرمان سەرۆک مامجلال و کاک نەورشێروان لە حوزوری ئەوان اتفاقی کرابوو لەم دوایش لیستی هاوپەیمانی کوردستان درێژە پێدەری ڕێبازەکەی ئەوان دەبێت و لە ڕابردوو ئەوان جێگای دەستیان دار بووە لە بەغدا و چ لە دانانی دەستوری عێراق هەمیشەیی و بەشێکی زۆر لە مافەکانی میلەتەکەمان تێدا لەم دەستوری هەمیشەیی چەسپێنراوە و ئێمە دەتوانین بەڵێرمان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەدەین و قەنەعەتمان وایە کە ئێمە لە لیستی هاوپەیمانی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دەتوانین لە بەغدا داکۆیکاری سەرسەختی میلەتەکەمان بین، بتوانین مافەکانی میلەتەکەمان بەرجەستە بکەین و لە ڕابردووش ئەرکەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان تیمەکانی ئێمە لە پەرلەمانی عێراقا ڕۆلێک یەکجار ئەکتیڤیان هەبووە چ لە دابینکردنی شایستەدارەکانی میلەتەکەمان و چ لە تەواوکردنی دەقە دەستوریەکان و ڕێگریکردن لە تعریبکردن لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و کۆمەڵێک مەسائلی تریش کە پەیوەستە بە کێشەی نێوان کوردستان و عێراق ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو پەیوەندیە بەهێزەی کە لە ڕابردوو لە سەردەستی سەرۆک مامجلال هەبووە لە بەغدا کە تا وجودی سەرۆک مامجلال لە بەغدا هەبووە بەشێک لەو فەراغی کە ئێستا دروست بۆ فەراغە نەبووە سەرۆک مامجلال بۆ ئێمەی پڕدەکردەوە. بۆیە ئێمە لە لیستی هاوپەیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان دەتوانین درێژە پێدەری ئەو ڕێبازە بین بۆ تەواوکردنی ئەرکەکانی ترمان لە بەغدا لە چوارچێوەی مافەکانی میلەتەکەمان و جێبەجێکردنی دەستوری هەمیشەیی عێراق و بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و بۆ زۆنی پارێزگای سلێمانی و ناوچەکانی دەوروبەری ئەو اتفاقی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کاریگەرێکی یەکجار باشی دەبێت و لەسەر ئارامبوونەوەی شەقامی ئەم شارانە خۆتان دەزانن لە ئەنجومەنی خۆجیەکانی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێکەوەینە و دەتوانین لە ڕابردوو لەگەڵێک شوێن کە لە ئەنجامی دابەشبوونی دەنگەکانی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان زۆر کورسیمان لەدەستداوە لە ناوچە جێناکۆکەکان لە بادینانی خۆشەویست کە هەمیشە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگەکانیان دەقسیمی دوو بووە نەماتوانێت کورسی پێویست بینن. ئەمانە
کۆی گشتی لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەتوانین ئەم دەنگانەی لە ڕابردوو لە زۆر شارەکانی هەرێمی کوردستانیان لە ناوچەکە جێناکۆکان بەهۆ بە فرۆچوونی دەنگەکانی ئێمە بستنەوەی گۆڕان لەوانەیە کورسیمان لە دەستدابی ئەمانش دێتەوە سەر خەرمانی ڕێبازەکانی سەرۆک مامچلال و کاگنە و شێروانەوە پێکەوە دەتوانین چۆن لە ڕابردوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕان کاریگەری زۆر گەورەیان هەبوو لەسەر گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان و عێراق و لە شاخەر لە شۆڕەشی نوێی گەلەکەمان هاوشان سەرۆک مامجلال و کاگنە و شێروان دەوری کاریگەریان هەبوو و ئەو ئەرکەی ئێستا هەیە لەسەر شانی ئێمەمانیانە چ یەکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕان بۆ ئەوەی ڕێڕەوی خەباتی دیموکراسی و مافەکانی مرۆڤ و ئازادی لە هەرێمی کوردستان و لە عێراقا بچەسپێنین و بتوانین ئەم شتانەی کە لە ڕابردوو تەواو نەکرایە تەواوی بکەین. بۆیە ئێمە دڵنیاین لە لیستی هاوپەیمانی کوردستان بە سەرۆکاتی جەنابی کاکوبات دەتوانین کاریگەرێکی باشمان هەبێت لە پەرلەمانی داهاتووی عێراقا و بتوانین بەرجەستەی مافەکانی میلەتەکەمان بکەین لە هەموو بوارەکانە چ لە شایستەدارەکان چ لە جێبەجێکردنی مادەکانی 140 کە پەیوەستە بە ناوچە جێناکۆکان کە کێشەی قولی لەسەر هەیەەوە کۆمەڵێک مەلەپی ترش کە مەلەپی غاز و نەوت و کۆمەڵێک مەسایلی ترەکە پەیوەستە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە لە ڕابردوو بینیویان تیمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بستنەوەی گۆڕان و تیمی حکوومەت کە بە سەرۆکاتی کاکوبات لە زیاتر لە 20 جار سەردانی بەغدای کرد و توانیمانەوە بۆ 2 مانگ 3 مانگە ئەو شایستەدارایی کە بۆ ماوەی 7 ساڵە میلەتەکەمان بێموچە و حاڵ و گوزەرانە توانیمان ئەمە جێبەجێ بکەین و خەڵکانێکی زۆر هەبوو کە ئومێدی نەبوو دەیانگو ئەم سەردانانەی تیمی حکوومەت بە سەرۆکاتی کاکوبات هیچ سوودێکی ناوی بەڵام خۆشبەختانە ڕێکدانەوەی باشی هەبوو و ئەمە 2 مانگەش تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەی تەواو وەرلەگرن و ئەمە دەتوانین درێژە پێتەری ئەم ڕێبازە بین چووکە یەکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕان کە لیستی هاوپەیمانی کوردستانە ئێمە پێمان وایە ئەم لیستە دەتوانێت داکۆکارێکی سەرەکی و ئەساسی بێت لە پەرلەمانی عێراق بەهۆی بوونی ئەم کاروبارانی کە لە ڕابردوو باسمان کرد و عیلاقات و مێژوو سەروەریەکانی ئەم دوو حیزبە لە پەرلەمانی عێراقەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی تری عێراقی دەتوانین کۆمەڵێک مەلەف هەیە لەوانەیە بە هیچ لایەن و سیاسیشتر نەتوانێت چارەسەر بکرێت بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی باگراوەندە مێژووەکەی دەتوانێت ئەم کارانە جێبەجێ بکات. کاگاراس ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەورەی ڕابردوودایان لە ماوەکانی ڕابردوودا لە چوارچێوەی عێراق بای ئەوەتان بەدەستێناوە کە بڕۆنە ناو خەڵک و بانگەشەی هەڵبژاردننی پێ بکەن؟ وڵای ئەگەر ئێمە لەسەر کۆمەڵک مەلەف لە ڕابردوو باسی بکەن یەکێک لەو مەلەفانە کێشەکانی ناوچە لەسەرەکان منتەقەی کەرکووکە شنگارە سەرگەڕان و خانقین و ئەگەر وەفدی ئەندام پەرلەمانەکانی ئێمە و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان مێژووەکەی هەڵدەینەوە ینی شەڕێکی سەرسەختیان کردووە لە پەرلەمانی عێراق و هەمیشە داکۆکارێکی سەرەکی بوون بۆ ئەوەی بتوانین مافەکانی میلەتەکەمان و ئەم کێشانەی کە هەیە ڕوبەڕووی ببنەوە گەلێک قەیرانی قوول کە ڕوبەڕووی کەرکووک دەبەوە ناوچەکانی جێناکۆک دەبەوە کە کادیر و ئەندامەکانی ئێمە پەرلەمانتارەکانی ئێمە کاری جدیان کردەوە ڕێگر بوونە لە بەردەم تعریبکردنی ناوچەکان و کۆمەڵێک کێشەی ترەوە یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆکارێکی سەرەکی بووە لە ڕووی نەتەوایەتیوە لێرێ لە ڕووی شایستەدارایەکان و مافەکانی میلەتەکەمان بە مافی موچە و دابینکردنی دا و دەرمان و کۆمەڵێک مەلەفی ترە یەکێتی نیشتیمانی کوردستان کاری جدی کردووە لە پەرلەمانی عێراق و تەواوی عیلاقات و پێگە و مێژووی خۆمان بەکارهێناوە لە ڕابردووش زۆر ڕۆن و ئاشکرا بوو پاش 7 ساڵ لە بێبەشبوونی میلەتەکەمان و بێبەشبوونی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە مافەت شایستەدارایەکانی کە لە بەغدا بەپێی دەستور بۆمان دابین کراوە لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سەرۆکاتی کاکوبات و هاوکاری هەواڵانی بستنەوەی گۆڕان و تەواو لایەنەکانی تر توانیمان بەرجەستەی مافەکانی میلەتەکەمان بکەین ئەمەش من دڵنیام ئەگەر خودی جەنابی کاکوبات و سەرکرداتی یەکێتی و برادرانی ترش نەبووە نەمان دەتوانین ئەم دەستکەوتە بینن و خەڵکانێکی زۆر هەبوو پێیان وابوو چوون بۆ بەغدا هیچ سوودێکی نابێ بەڵام سوودەکان بینی بۆیە دەنگدان بە لیستی هاوپەیمانی کوردستان و کاندیدەکانی یەکێتی بستنەوەی گۆڕان دڵنیام زامنی زیاتری مافەکانی میلەتەکەمان دەکات زامنی زیاتری ئەوەی دەکات کە بەرجەستە بێت بۆ جێبەجێکردن یان
تەواوکردنی ئەو بڕگە و مافانەی تریکە لە دەستوری هەمیشەی عێراقی تا ئێستا جێبەجێ نەکراوە بە مەسەلەی کێشەی پێشمەرگەیەوە کێشەکانی ترە کە پەیوەستە بە مافەکانی میلەتەکەمان ئێمە دەستوری هەمیشەی عێراق لەوانەیە تۆزێک کەم و کورتی تێدا هەبێ بەڵام باشێکی زۆر هەرە زۆری مافەکانی میلەتەکەمان تێدا بەرجەستە بووە ئەو کاتەی کە تاوی لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان وە خودی سەرۆک مامزەلال کاک نەوشێروان کاک دکتۆر فواد معسووم داڕێژەری دەستور بوونە بە شێوازێک نووسراوە کە بەشی زۆری بڕگەکان کە جێبەجێ بکرێت لە بەژەوەندی میلەتەکەماندا دەبێت بۆیە ئێمە تا لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵ داین دەبێت هەوڵ بدەین لە چوارچێوەی پەرلەمانی عێراقا لە موازنەی ساڵانەکەوە لە بڕگەکانی تری دەستوری هەمیشەی عێراقا بتوانین ماف و شایستەکانی دارایی میلەتەکەمان بە تەواوی دابینکردنی کە کەرتی سوتەمەنیە تەندروستیە بازرگانیە بتوانین سوود لە پێگە و ڕۆلی حکوومەتی عێراقیە بگرین چکە حکوومەتی عێراقی خۆتان دەزانن سیادەی هەیە و دەتوانین ڕۆلی کالیگەرتر ببینن بۆ پشتیوانیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێگەڕێ وڵات کاکاراس بەڕێز حەشیم عوبێدەم کاتت باش ئامانجی ئێوە لە هاوپەیمانی کوردستان لەگەڵ ئێشەتی نیشتیمانی کوردستان چیە بە تایبەتی لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان کە کۆمەڵی کێشەیە ئاساییە خەڵک کێشەیە ئەتانەوێ بەو هاوپەیمانیەتە لە بەغدا چی بەدەست بێنن بۆ خەڵکی کوردستان؟ کاک حەشیم کاک حەشیم ئەگەر گوێ لە دەنجی من بێ من بەڵێ ئێستا جۆم لێتە پێشووتر جۆم لە دەنگ باشە ببوورە ئەم کاتت باش بەخێر بێ بۆ پانۆراما من پرسیاری ئەوم کردی ئامانجیە وەکو بزوتنەوەی گۆڕان بەتایبەت لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان کە تا ئێستا کێشەی ئاسایی و کێشەی خەڵکەیە ئامانستانچی واتانەوێ و ئەتوانن لەگەڵ ئیشەتیا چی بەدەست بێن لە چوارچەوەی هاوپەیمانەتێ؟ بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتە سڵاو ڕێزم بۆ بینەرانی کورسات نیوز و بۆ میێوانە بەڕێزەکەتان دیارە ئێمە بۆ خۆمان پێمان وایە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕێککەوتنەی کە ئەنجامیان داوە ئەم ڕێککەوتنە خزمەتێکی گەورەی بەڕاستی میلەتەکەمانەکە گەر ئەم ڕێککەوتنە چەند بۆ هەرێمی کوردستان پێویستە ئێمە پێمان وایە دووجار و دەجار بۆ کەرکووک و بۆ ناوچە دابراوەکان پێویستە کەرکووک و ناوچە دابراوەکان بۆ خۆتان نەزانن بەڕاستی کێشەی نەتەوەی نیشتیمانی هەیە چەندێک کورد یەکدەنگ بێ و لایەنە سیاسیەکان کۆدەنگ بن ئەتوانن باشتر چارەسەری کێشەکانی ئەم ناوچەیە بکەن و بۆیە ئێستا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕێککەوتنەی کە ئەنجامیان داوە یەکەم ئامانجیان ئەوەیە کە چۆن بتوانن چارەسەری کێشەکانی کەرکووک و ناوچە دابراوەکان بکەن و بە شێوازێکی تریش خزمەتی هەرێمی کوردستان و ئەو بابەتە دەستوریانە بکەن کە لە هەرێمی کوردستان هەیە لەگەڵ عێراقا. ئێمە قەنەعەتمان وایە کێشەکانی کەرکووک و ئەم ناوچەیە ئەگەر بێت و لایەنە سیاسیەکان یەکدەنگ بن ئەتوانن ئەو کێشانەی کە لەم ناوچەیە هەیە بە تایبەت کەرکووک خۆتانزانن کێشەی خاچی هەیە ئەم کێشانە ئەگەر بێت و کورد یەکدەنگ نەبێ هەڵوێستەکانی یەک نەخا ڕەنگە لە حکوومەتی فیدرالی عێراق و لە پەرلەمانی عێراقیشە ناتوانێەوە بە ئاسانی چارەسەری ئەم کێشانە بکە. ئەم کێشانەش کێشەی ئەمڕۆ سبەی نییە کێشێکی تەراکومە لە پاژماوەی حکوومەتەکانی عێراق و دوای ئەوەی ڕوخانی بەعسیش ئەم کێشانە تا ئێستا بەردەوامی هەیە. بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە چارەسەرکردنەکەی بەلای ئێمەوە ئەوەیە کە چۆن ئێستا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو هاوپەیمانیەکە خۆیان بینیوەتەوە و ئەو هاوپەیمانیە دیارە دەرگای کراوەیە بۆ دوای هەڵبژاردنەکانیش کە لایەنە سیاسیە کوردیەکان کە پەیوەندی بکەن بەم هاوپەیمانیەوە بۆی کە بتوانین هەمومان بەیەکەوە چارەسەری کێشەکان بکەین. بەڵێ کاک بافڵ تاڵبانی باس لەوە دەکات کە بۆ ئێمە چاومان لە زیاترە لەگەڵ گۆڕان وەمانەوێ کە بەیەکەوە بتوانین زۆر دەستکەوتەیە بەدەستی بهێنین. ئێوەش لە گۆڕان پێتان وایە کە ئەگەر ئێوە یەکگرتووتر بن تەباتر بن ئەتوانن زۆر دەستکەوتی تر هەیە بۆ کوردستان و بۆ ناوچە جێناوەکان بەدەستی بێنن؟
دیارە ئێوە خۆتان نەزان ئێمە هەر دروشمەکەی هاوپەیمانی کوردستان ئەمەیە کە ئێمە بەیەکەوە بەهێزین بەڵێ بە تاکید بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بێت و بەڕێز مامجەلال و ڕەوانشاد کاک نوشیروان مستەفا لە ژیان بمانایە ڕەنگە ئێستا قۆناغی بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان زۆر مەرحەلەی ببڕایە بەڵام ئێستاش کاتێکی گونجاوە کە بە ئرشاداتی سەرکردایەتی هەردوو لە ئەم ڕێککەوتنە هاتەتە بەرهەم ئەم ڕێککەوتنە خەمخۆری ئەوەیە کە چۆن بتوانین چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق و چارەسەری کێشەکانی کەرکووک و ئەم ناوچانە بکەین. ئەمە بە تاکید ئێمە کە ئێستا دوو لایەنی سیاسین لەم ڕێککەوتنە اتفاقێکمان کردووە بۆ ئەوەی کە چۆن بتوانین چارەسەری کێشەکان بکەین بە تاکید ئێستا بەهێزترین و ئەتوانین چارەسەری کێشەکان باشتر بکەین و ئەتوانین نوێنەرایەتێکی باشتری بەڕاستی پێکاتەی کورد بکەین لە پەرلەمانی عێراق و لە ناو حکوومەتی فیدرالی عێراقیشە و ئەمە هەنگاوێکی ترە بێ من پێم وایە بۆ لایەنی سیاسی تری کوردیش کە ببینێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان چەندێ بەجددی کار لەسەر ئەوەکەن بۆی ئەم هاوپەیمانیە سەر بگرێ من پێم وایە ئەوانی تریش لایەنەکانی سیاسی تریش ڕەنگە چۆن کە ئێستا تەفاهمێک لە بینی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە من پێم وایە لە دوای هەڵبژاردنەکە ڕەنگە تەفاهمی باشتر بێتە گۆڕێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچەدا. حەچیم بەڕێزت باس لەوە کرد کە ئەگەر خوا لێ خۆشبووان سەرۆک مامجەلال و کاک نێوشێروان بوونایە ئەوە زۆر مەرحەلەی تریانە بڕی بەڵام دەیخۆ ئێستا ئەوانەی کە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانن زۆر باز لە ڕێبازەکەی سەرۆک مامجەلالەکەن و ئێوەش ڕێبواری ڕێگاکەی کاک نێوشێروانن بۆچی ئێوە ئەو هەنگاوانە جددیتر ناکەن لە پێناو یەکگرتنەوەی کە بتوانن زۆرترین ماف بەدەست بێنن خۆت وتت ئێستا دروشمێکتان هەیە بەیەکەوە بەهێزترین کەواتە واقعەتان بۆ دەرکەوتوخەی بەیەکەوە بەهێزترن بۆچی بەیەکەوە نابن بۆ باشتر بۆ زیاتر و تۆختر. من پێم وایە ئەم ڕێککەوتنێک کە ئێستا لە بینی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجام درراوە ئەم ڕێککەوتنە هەر ئەمە نییە کە ئێستا بەڕاستی بەس لەم ئیتفاقی ئەم جارەی سەرکردایەتی هەردوو لامان کرابێ ئەمە ئەبێ بگەڕێنەوە بۆ پێشینەی ئەم ئیتفاقا من پێم وایە بە ئرشاداتی خودی جەنابی مامجەلال و کاک نوشیروان مستەفا کە کاتی خۆی ڕێککەوتی باشان ئەنجام درا من پێم وایە ڕاستە ئەمە ئێڵێمەوە گەربێت و ئەو دوو سەرکردە گەورە و دیارەی بزوتنەوەی کوردایەتی لە ژیانە بمانایە ڕەنگە پێشتر ئەم ڕێککەوتنە جێبەجێ بکرایەوە ڕەنگە خەلێل نەکەوتای ناو ڕێککەوتەکانی پێشووتر بەڵام ئێستاش ئەمە هەردوو خوێندنگاکە و هەردوو سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لەم قۆناغە کە پێیان وایە لە هەموو قۆناغێکی تر پێشتر ئەمڕۆ کورد پێویستی بەوەیە کە ناوچەکان سنوورەکە و ناوچەکە بە قۆناغێکی زۆر هەستیان تێپەڕەیە کە ئەم دوو لایەنە سیاسیە درچێکی تەواویان بەم مەترسیانە کردووە لەسەر قەوارەی کوردی و لەسەر کەرکووک و ناوچە دابراوەکان بۆیە پەنایان بردە بەر ئەم ڕێککەوتنە من ئەمەوێ پێت بڵێم بەڵێ سەرکردایەتی هەردوو لە زۆر بە مەسئولیانە کارەکەیان ئەنجامدا و بۆیە ئەم ڕێککەوتنە هاتۆتە بەرهەم و ئەرچی سەرشانی هەردوو لامانە کە ئەم ڕێککەوتنە برەو پێ بدەین و بۆ دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقیش بەرنامجێکی ترمان هەبێ کە چۆن بتوانین بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکتر نزیک بکەینەوە زیاتر و بتوانین خزمەتێکی باشتری هەموو هەڵسوڕاوان و هەوادارانی یەکێتی و گۆڕان و تێکڕای ملەتەکەمان بکەین کە من پێم وایە چەندێ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێکەوە نزیک بن ئەتوانن باشترین چاکسازی لە هەرێمی کوردستانە ئەنجام بدەن ئەتوانن باشترین شێواز کێشەکانی ئەم ناوچەی کەرکووک و ناوچە دابراوەکان کە کێشەیەکی وەکوتم نەتەوەی نیشتیمانیە ئەم دوو لایەنە سیاسیە چەندێک نزیک بن ئەتوانن چارەسەرێکی باشتری بۆ بدۆزینەوە. من بە هیوای ئەوەم وە کار لەسەرەوە شەکەین هەردوو لامان کە ئەم ڕێککەوتنە سەر بگرێ و ئەم دوای ئەم ڕێککەوتنەش بتوانین بەیەکەوە و لەگەڵ لایەنە سیاسیە کوردەکانی تر ئەوانەی کە ئامادەیان تایە بە جددی و بە عەمەلی خەمخۆری میلەتەکەمان بێن لەگەڵمانە بتوانین چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان و ناوچە دابراوەکان بکەین. بەڵێ گەڕێ وڵات کاک حەچیم کاگاراس ئێوە لە بادینان و یەکێتی نیشتیمانی کوردستان
تا چەند مەسەلەن دەردەشێوەتان کردووە کە ئاتوانن لەو سنوورە کورسی بەدەست بێن بەهۆی و تەقسیماتە کە لە یاساینی کۆمیسیۆن هەیە ئامادەکاریەکان تا لە چ ئاستێکە؟ بەڵێ دیارە ئێمە وەکو بادینان و یەکێتی نیشتیمانی کوردستان و مەڵبەندی چاری بادینان نزیک لە ساڵێک دەبی باشترین ئامادەکاریمان کردووە بۆ بەدەستهێنانی کورسی لە لیستی هاوپەیمانی کوردستان و کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. خۆتان دەزانن هەڵبژاردننی ئەم جارە جیاوازە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە دەنگەکانی ئێمەش لە بادینان تەقسیمی سەر سێ بازنەی هەڵبژاردن بووە، بەڵام گڕوتوینی کادیرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێگە و ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستان و مێژووی یەکێتی وامان لێ دەخوازێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان بەهێز بێت و بەدڵنیاییەوە زۆر گەشتبین کە یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی هاوپەیمانی کوردستان لە بادینان ئەم جارە دەنجی پێویست دەێنێتەوە و کورسی پێویست دێنن لە بازنەکانی کە کاندیدمان تێدا هەیە و دەتوانین ڕۆلێکی باشتر بجێڕین لە ڕابردوو بۆ گەشەسەندنی ڕێخستنەکانی ئێمەمانان و دەنجی زیاتر چکە بەڕاستی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان مێژوویەکی دێرینە و هاوڕێتی سەرۆک مامزەلال و بادینان و مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ پێش دامەزاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و شەیدە سەرەتایەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگەکانی شۆڕەشی نوێی گەلەکەمان کە دەواازەی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە وامان لێ دەخوازێت کە ئێمە ڕۆل و پێگەی زیاترمان هەبێت لە ناوچەکە. بەداخەوە مێژووی ڕەشی شەڕی ناوخۆ و شەڕە خوێناوەکانی تر و کارەساتیەکاری و شەیدبوونی مەفرەزە سەرەتایەکان و تا دوای شەڕی ناوخۆش کە ئەم هۆکارە سیاسیانە نەبووایە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی یەکەم بوو لە بادینان چونکە یەکێتی ڕەگ و ڕیشەی هەیە لە سەرجەم شار و شارۆچکان لە بادینان و لە سەرجەم دێهاتەکان هیچ شوێنێک نییە ڕێخستنێکی یەکێتی یا ماڵە شەیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان تێدا نەبێت، بەڵام بەهۆی بارودۆخی گۆڕاوی سیاسی لە ناوچەکە و بەشێک لەوانەیە خۆشمان لە ڕابردوو کەمتر خەممان هەبێت لە هەندێک کاروباری ڕێکخراوەی حیزبی نەمانتوانیبی ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستان و مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر ئیستثمار بکەین لە بادینان، بەڵام بەدڵنیاییەوە ئێمە لە ئێستادا تەواو ئامادەکاری کراوە بۆ ئەوەی ئەم مێژووە ڕاستەقینەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەواڵان و هاوڕێیەکانی سەرۆک مامزەلال و پێشمەرگەدێرین و کادرە دڵسۆزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ساڵی 76ەوە لە سەرجەم کایەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان حوزوریان نەبووە لە ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێشمەرگایەتی لە شۆڕەشی نوێی گەڵەکەمان کە ئەرچی زۆریان کەتە سەرشانی بۆیە ئێمە دەمانەوێت ئەم قۆناغە تەواو بکەین و ڕۆحی شەهیدەکانمان شاد بکەین و دڵی ماڵە شەهید و پێشمەرگەدێرینەکان کە ئێستا لەشیاندا ماوەن خۆش بکەین چونکە هەمویان ساڵانێکی دوور و درێژە بەقەدەر مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕوانی گەشەسەندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان چونکە زۆر جیاوازە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لە بادینە و لەگەڵ سنوورەکان تر چونکە لە 46 ساڵی ڕابردووە هەمیشە ئاواتی یەکێتیەکانی بادینان ئەوەیە کە یەکێتێکی بەهێز ببینن لە بادینان بەهۆی ئەوەی هەمیشە لە تەنگەر و ئاستەنجی زۆر هاتە پێش ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە چ لە شۆڕەش و مقاومەتە شەهیدکردنی تێکۆشەرەکانی یەکێتی لە بادینانەوە چ لە دوای پرۆسەی سیاسی و لە دوای ساڵی 1990 بەداخەوە بەهۆی ئەم کێشانەی ناوخۆی هەرێمی کوردستان و لە دوای ساڵی 2005ەوەش بەهۆی گەمارۆدانی کادر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەوانەیە لە گەلێک شوێن نەماتوانین وەکو پێویست بتوانین کاروباری ڕێکخراوەی حیزبی بکەین، بەڵام ئەمڕۆ دەتوانم بڵێم ئێمە ئامادەکاری باش و دەمانەوێت لە بادینان تەواوکەین. ئەوە بڵێم کە ئێوە ناوەناوە لە ڕاگەیەنەکان گوێبیستەوە بین کادر و لانگران تا لە بادینان دەستگیر دەکرێن بە هەر بیانوێک بێت. هەڵبەتە گەر کەیسێکی یاسایی بە هیچ کادر و لانگریس حزبێک نابێت بە دەربێت لە یاسا، بەڵام بەهۆی حزبی بوونەوە یان دڵسۆزی بوونەوە بۆ یەکێتی بێ سەرکردایەتی حزبەکەت و خۆت کە یەکێکی لە سەرکردایەتی یەکێتی و لە ئاستی باڵا پشتیوانیتانەکەن بۆ ئەوەی یان زەمانەتی ئەویان پێداون کە بەرگری لە هەموو ئەندام و کادر و لانگرانی یەکێتیەکە لە بادینان؟
بەدڵنیایە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوامان بە سەروەری یاسا هەیە و ئێمە قەت نەمان گوتووە ئەندام و کادیرەکانی ئێمە لە سەر و یاسان ئێمە پێمان وایە دەبێت یاسا سەروەر بێت ناکرێت ئێمە ئەندامی ئێمە بیان حیزب و لایەنیشتری با پارتیش بێت ناکرێت لە ڕێگای ئاسایش و بە شێوازێکی دوور لە بەهاکانی ئازادی ڕاکوتی سەرماڵی خەڵک بکەی و دەستگیری بکەی و ساڵێک دو ساڵ لە زیندان بی نەیدەی بە دادگاکان و دادگایکی شەفاف نەبێ ئێمە تێبینیمان لەسەر ئەم شێوازە هەیە تەنها دیفاعشمان لە ئەندام و کادیرەکانی خۆمان نەگرتووە بگرە لە بەشێک تریش کە ڕۆژنامە نووس و خەڵکی بێلایەنن لەناو ئەو جیراوانەی بادنێن ئێمە دیفاعمان لەوانش کردووە بەڵام ئێمە دەمانەوێت دادگاکان سەربەخۆ بن ئەو کاتەی کە خەڵک و جەماوەری کوردستان لەسەر تا سەری کوردستان و بادینانەوەش ئەگەر دڵنیاییان هەبێت کە دادگاکان و یاسای لە هەرێمی کوردستان بە سەروەری و شێوازەکانی خۆی بە ئیشوکارەکانی بە باشی دەکات دڵنیام کادیرێک چێمە ئەندامە چێمەوە هیچ هەبالێشتریش لە هەر لایەنیشت سیاسی دەستگیر بکرێت لەوانەیە ئەو کاتە ئەو هەڵایی ئەعلامی لەسەر دروست نەبێ بەڵام کاتێک دەشتە چوارچێوەیشتر بە شێوازی ئەمنی بە شێوازێشتر ڕاکوتکردنە سەرماڵی خەڵک و گرتنی خەڵک و لە زیندانە ببینێ بۆ ماوەی ساڵێک دو ساڵ هیچ دادگایەک نەکرێت ئەمە دەشتە چوارچێوەیشتری یاس کە دوورە لە ڕێڕەوەکانی یاسایی ئێمە دەمانەوێت هەر کەسێک و هەواڵێک تۆمەتێکی لەسەر بێت تا تۆمەتەکەی ساغ دەبێتەوە بە ڕێکارەکانی یاسایی لە دادگای یەکەم ڕێڕەوی پۆلیس و قانونی تا دەگەشتە کۆتایەکەی کەیسی قانونی وەربگرێ ئەو کاتە کەس هیچ لایەنێک لە ئێمەمانان گلەییمان نامێنەوە بە دڵنیاییەوە ئێمەش نزیکەی 20,000 ئەندام و لایەنگر و کادیرمان هەیە لە بادنان لەوانەیە بەشێکەبی لە هەواڵانی ئێمەش کەم و کورتیان هەبێت و شتێکی تەبیعی دەبینین بەڵام بە شێوەیەکی چوارچێوەی یاسایی بچێت وە زەختی حیزب لەسەر پۆلیس و ئاسایش و ئەوە نەبێت کە بە شێوازێک دەستگیر بکریان بە شێوازێک زەختیان لێ بکرێت کە لە چوارچەوەی یاسایی بستێت دەرەوە شتە قالبێکی سیاسی. بەڵێ کاگاراس لەم چەند ڕۆژە هاوسەرۆکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێز بافڵ تاڵەبانی باسی لەوە کردکە ئەوان دەیانەوێت لە هێزولانە سیاسەکانی تریش ببنەوە و جەختی لەوە کردەوە کە ئەوان دەیانەوێتێتی بەرەو گەشەسەدنێکی گەورە بن ئێوە لە بادینان ئەو پەیامە چۆن تەوزیفەکەن و چۆن ئەتوانن ئەو پەیامەی هاوسەرۆک و ئامادەکاریەکانی وابێت کە بتوانن جێدەستان دیار بێت. بە دڵنیاییەوە پەیامەکەی جەنابی کاک باوەڵ هاوسەرۆکی نیشتیمانی کوردستان گرنگی و تایبەتی خۆی هەیە بۆ ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان و ئەمە گەشەسەندنێکی ترە و هێز و توانایشترە بە دەخرێتە بەر ئۆرگانەکانی تر و گەشەسەندنێکی و جۆش خۆشترە بۆ دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی پەیمانی کوردستان بە دڵنیاییەوە ئێمە کە جەنابی کاک باوەڵ باسی کردووە بە دڵنیاییەوە ئێمە ئیش دەکەین بۆ ئەوەی هێزیەکەم بین لە هەرێمی کوردستان و مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبازی سەرۆک مام جەلال و ئەوە دەخوازێت کە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی یەکەم بێت ئەگەر مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین پێوەری بۆ دابنەی لە ئاستی هەرێمی کوردستان چ لە ئاستی دیبلۆماسیە لە ناوچەکە و لە ئاستی پەیوەندەکانمان لەگەڵ عێراق و لە ئاستی پشتیوانی پارچەکانی تری هەرێمی کوردستان و نەتەوەی و هەلوێستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو ئازادیانەی کە لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان فراهەم کراوە هەمووی کۆی گشتیم هاوکێشانە و شەهیدەکانمان وا دەخوازێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی یەکەم بی لە هەرێمی کوردستان و بە دڵنیاییەوە کاری جدیشی بۆ دەکەین و ئەمە تموحێکی ئێمە بتوانین ئەم مێژوە جوانەی یەکێتی ئەم پەیڕ و پرۆگرامە جوانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆمەڵێک بەها و کاری گرنگی تێدا هەیە بتوانین کە خزمەتی کۆمەڵگاکەمان بکەین لە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیان ئەگەر ئێمە هێزی یەکەم بین و کورسی یەکەم بێنین لە هەرێمی کوردستان چ لە ئاستی ناوخۆیە بۆ پەرلەمانی کوردستان و لە ئاستی عێراقەش دڵنیان کە ڕێڕەوی دیموکراسی لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردادێ و دەتوانین باشتر دیفاع لە میلەتەکەمان بکەین و بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاریگەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر دەبێت ئەو کاتە لە بەغدا و دەتوانین کاری باشتر بکەین بۆ میلەتەکەمان
چونکە ئەگەر یەکێتیشمانی کوردستان لە بیرمان نەچێ هێزی ڕقەمیەکی هەرێمی کوردستان و هێز لوانە سیاسی کوردیەکان بێ لە پەرلەمانی عێراق مێژووی یەکێتی و سەرۆک مامچەلال کە مێژووەکی پرشنگدارە و ئەو پەیوەندیە بەهێزانەی کە یەکێتی هەیەی لە بەغدا و بە یەکێتێکی بەهێزەوەش بچنە بەغدا ئەمە دەبێتە دوو لایەنی پێکەوە دەبەستێتەوە دەتوانین زیاتر داکۆکارێکی سەرەکی مافی میلەتەکەمان بن لە بیرتان نەچێت لە ڕابردوو ئەم پێشنیاز و ئەو ئایدۆلۆژیەکانی یەکێتیشمانی کوردستان لە ڕابردوو ئێمە کە باسمان کردووە لە ساڵی 2014ەوە ئێمە ڕامان وا بووە کە ئێمە دەتوانین لەگە حکوومەتی عێراقا کێشەکانمان چارەسەر بکەین بۆ ئەوەی میلەتەکەمان لەو کێشانەی ئابووری و اقتصادی نەجاتی بێت وە کۆمەڵێک مەلەپیترە پێش ئەوە بچین بۆ دەوڵاتێشتری دراوسە ئێمە دەتوانین لەگەل عێراقا بتوانین و کێشانە چارەسەر بکەین خۆشبەختانە لە کۆتایی ڕاو بیر و بۆچنەکانی یەکێتیشمانی کوردستان هەرزال بۆ لە هەرێمی کوردستان وەزال بۆ لەسەر لایەنە سیاسەکانی تری هەرێمی کوردستانیش هاتنە بەرەی یەکێتیشمانی کوردستان کە بتوانین لە عێراقی فیدرالە کە ئەم دەستورێک کە خۆمان دامانناوە جێبەجێمان کردووە بتوانین پێکەوە هەمومان داکۆچی لێ بکەین مافی میلەتەکەمان بەردەستە بکەین بۆیە بیر و ڕاو ڕوئیای یەکێتیشمانی کوردستان لە دروستبوونی حکوومەتی نوێی عێراقی و لە ساڵی 2023 تا ئێستا وازحە و بە وازحیش دەمینێتەوە ئێمە هیچ پێچ و پەنامان نییە ئەوەی باش بێت بۆ میلەتەکەمان ئەوەی لە بەرژەوەندی گشتی میلەتەکەمان و هەرێمی کوردستان بێ ئێمە وا دەکەین و بەدڵنیایەوە لیستی سەرکەوتنی لیستی هاوپەیمانی کوردستان هێنانی کورسی زیاتر مەقعدی لە پەرلەمانی عێراق دەبێتە زامنکردنی مافەکانی میلەتەکەمان بە پێچەوانەی لەوانەیە میلەتەکەمان تووشی کاری سەختتر ببێت لە ڕوبەڕووبوونەوە و جێبەجێکردنی داواکاریەکان و مافەکانی میلەتەکەمان. ئاراس ئەگەر ڕێمۆلات کاک حەشیم لە کەرکووک بە جۆرێک لە جۆرەکان هەڵبژاردنەکە سەرژمێریەکیشە بۆ کورد هەمیشە هەموو هەڵبژاردنە بە دوای هەڵبژاردنەکان بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەگەر بتوانن بەشی هەرە زۆری کورسیەکان ببەنەوە هاوپەیمانی کوردستان ئەوختە توانن بڵێن ئێمە لە کەرکووک کورد لە کەرکووک ڕقەمێکی گەورەیە چه ئامادەکاریەک هەیە بۆ ئەوە چەند گرینگە خەڵک لەوە تێبگا کامە هەموو هەڵبژارنێکی عێراق بۆ ئەنجومەی نوێنەران سەرژمێریەکە لە کەرکووک و ناوچە جێناوەکان سەلماندنی کوردبوونی ئەو مەنتیقانەیە. بڵێ دیارە وەک ئیشارەتم پێدا ئێمە کەرکووک و ناوچە دابراوەکان بۆ خۆی کێشەیەکی نەتەوەی نیشتیمانیە هەر کێشێک و هەر پرسێک بێ پەیوەندی بە نەتەوە و نیشتیمانەکەتەوە بێ پەیوەندی بە خاکەوە بێ دیارە ئەو پرسە گرنگجێت و ئەولەوێتی خۆی هەیە بۆیە ئێمە بەنسبەت ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کەرکووک و ناوچە دابراوەکان ئەولەوێتی کارمانە لەم سوورە بە تایبەت بۆ ئەوەی کە بتوانین وەکو ئەوەی بەڕێزت ئیشارەت پێدا وەزعی کورد لەم شارە بەو قانجازی بەڕاستی میلەتەکەمان بشێتەوە چەنێ ئێمە خۆمان ئامادە بکەین چەنێ کورد چەنێ لایەنە سیاسیە کوردیەکان لە ناو شاری کەرکووکە بەهێز بن من پێم وایە وەزعی کورد و پێکاتەی کورد لە شاری کەرکووک بەهێزترە بێ ئێمە بۆ خۆمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بە تاکید ئامادەی تەواومان کردووەوە کار لەسەر ئەوواکەین کە پێشووتر یەکێتی نیشتیمانی کوردستان 6 کورسی هەبووە لەم شارەیە بتوانین ئێستا لە هاوپەیمانیە کە ئێستا دوولایەنی سیاسی سەرەکی لە کەرکووکە پێکەوە هاوپەیمانیان پێکەنەوە بتوانین کورسیەکانمان زیاتر بکەین چەندێک بتوانین کورسی کوردی لەم شارە زیاتر بێ من پێم وایە ئەتوانین داکۆچێکی باشتر بکەین لە بەغا لە سەرپرستی کەرکووک و ئەم ناوچانە و بۆیە ئێمە بەجددی کار لەسەر ئەوواکەین کە چۆن بتوانین وەزعی شارەکە گۆڕانکاری پێ بەسەرابێنین بەنسبەت ئەو وەزعی کە هەبووە بەنسبەت ئەو وەزعی کە هەبووە ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووکمان بەڕاستی لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە جێنێشتووە ئێمە لەگەڵ میلەتەکەی خۆمانە لەم شارە ماینێتەوە بۆی کە لەگەڵ مەعانات و ئازارەکانی میلەتەکەمانە بژین هەم مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم مەکۆی کەرکووک و هەموو هەڵسۆڕاوانی گۆڕان و کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ئاستەکانە لەناو ئەم شارە ماونەتەوە بۆ ئەوی کە بتوانن لەگەڵ هاوڵاتیانی خۆیان لەگەڵ ملەتەکەی خۆیانە پێکەوە بتوانن بەردەوامی بە خەبات و تێکۆشانەکانیان بدەن. ئەمە من پێم وایە ڕێخۆشکەرێکی سەرەکیە کە دیارە ئێمە ئەم جارە پێمان وایە متمانەمان بە
هاوڵاتیانی خۆمان و دەنگدەرانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان زیاترە کە بە تاکید وەزئی ئەم دوولایەنە سیاسیە لەم انتخاباتە ڕەنگە باشتر بێ و بتوانین ئەم جارە داکۆچیکەرێکی باشتریش بین لەسەر کەرکووک و ناوچە دابراوەکان لە پەرلەمانی عێراق و لەناو حکوومەتی فیدرالی عێراقدا. بەڵێ کەواتە ئەو کورد بە جۆرێک لە جۆرەکان بە فرە لیستی دەبیندرە ڕەنگەمە بۆ هەرێمی کوردستان ئاسایی بێت بەڵام بۆ کەرکووک چەند مەترسی دروست دەکات. ئەم هەنگاوی کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ناویانە خۆی بۆ ئەوە بووە کە بتوانین لایەنە سیاسیە کوردیەکان یەکدەنگکەین چونکە ئەگەر بێت و کەرکووک و ناوچە دابراوەکان ڕەنگە وەکو هەرێمی کوردستان نەبێ چەندێک کورد پەرتەوازە بێ لەم شارەیە من پێم وایە باجی ملەتەکەمان و قەزیەی کەرکووک و ناوچە دابراوەکان ئەیداتەوە بۆیە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە هاوپەیمانێکە خۆیان بینیوەتەوە ئەمە وا ئەکا کە دەنگەکان کەمتر بەڕاستی بفەوتێ و وەزئی کورد لەم شارە بەهێزترکە. ئێمە ئاوەتە خواست بووین کە هەموو لایەنە سیاسیە کوردیەکان لەنا ئەو هەماوپەیمانی خۆمان بدیدایەوە و هەنگاویشمان بۆ ئەمە نا بەڵام لە هەنگاوەکانمانە دیارە سەرکەوتوو نەبووینە بەڵام چەند کوردێک ریز بێ و چەند یەکدەنگ بێ لەناو ئەم شارە وەگەر ئەمە ئەیتوانی باشتر وەزئی کەرکووک بەهێزتر بکە لە ناو کەرکووکە. ئێمە ئێستاش پێمان وایە بارودۆخی کورد ئەوەی کە ئێستا هەیە ئەتوانین ئەگەر هاوڵاتیانی خۆمان مەبەستم زیاتر پێکاتەی کووردا بەشدارێکی کاراتر بکەن لەم هەڵبژاردنە ئەتوانین وا بکەین وەزئی شارەکەمان لە نەتیجەی ئاخرا بە قانجازی میلەتەکەمانە بشتێنینەوە. بەڵێ پێکاتەکانی تر بە تایبەتی عەرەبی سونە ئامادەکاریەکانیان وهایە کە مەسەڵەن مەترسی دروستکار لەسەر کوردستانی بوونی کەرکووک. ئێمە پێمان وایە هەڵبژاردننی پێشووتر ئەوەمان بۆ سەلمێنەیە کە عەرەبی عەرەب و نەپێکاتی عەرەب و نەپێکاتی تورکمان نیانتوانیوە لە کورد زیاتر دەنگ بێنن بۆیە ئەم جارە ڕەنگە دەنگی کورد زیاتر هەڵکشێ و بەهێزتر بێ بۆیە ئەوەی کە من ئەیبینم ئەمەیە کە وەزئی کورد لە شاری کەرکووک بەهێزترە لە هەموو لایەنەکان و هەمومان بە یەک دەست بە تایبەت ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان کار لەسەر ئەوواکەین کە چۆن بتوانین لەم شارەیە وەزئی کورد بەهێزتر بکەین و ئەمەش ئێمە باوەڕمان وایە بە شێوازێکی دەستوری و یاسایی و لە ڕێگای سنوقەکانی دەنگدان و بە هەڵبژاردن بەڕاستی ئەو کارە ئەنجامەدەین. بەڵێ پەیامت بۆ دەنگدەر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی لە کەرکووک و ناوچە جەناکۆکەکان چیە کاک حەشیم؟ وڵا ئەگەر پرسیارەکە دووبارەکەی وتم پەیامت ببورە وتم پەیامی بەڕێستان بۆ داواکاریت بۆ لایەنگران و گەنجان و پێکاتی کورد لە کەرکووک چیە بە تایبەتی؟ ئێمە دەوا لە هەموو پێکاتی کوورد دەکەین کە بەشدارێکی کارای هەبێ لەم هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا چکە چەندێک هاوڵاتیانمان بەشدار بن لەم هەڵبژاردنە من پێم وایە بە قانجازی پرۆسەی هەڵبژاردنەکە تەواوە بێ و بە قانجازی ملەتەکەمان تەواوە بێ و داواکارم لە هەموو هەڵسوڕاوانی زوتنەوەی گۆڕان و ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە کاری جددی بکەین هەمومان بەیەکەوە بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی کوردستان و کاندیدەکانی ئەم لیستە دیارە چەندێ ئەم لیستە بەهێز بێ لە عێراقا من پێم وایە چارەسەری کێشەکانی کەرکووک لە چارەسەرکردن نزیکە بێتەوە چکە ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئیامان وازحە کە ئێمە پێمان وایە کێشەکان لەم قۆناغەیە ئەبێ لە ڕێگای حکوومەتی فیدرالی عێراق و لە ڕێگای عێراقەوە چارەسەر بکرێ و هیچ کاتێک ئەمەمان نەشاردوێتەوە و کارمان لەسەر ئەوە کردووە و هەتا ئەگەر لایەنێکی سیاسی ڕۆژگارێک کاری لەسەر ئەوە کردبێ و باسی ئەوەی کردبێ کە ئەبینە جیرانێکی باش لەگەڵ حکوومەتی عێراقا بەڵام ئەوەمان کە بینی لە واقعا ئەکسی قسەکان و گفتەکانی عملی کرد ڕەنگە لە ئاستێکی بەرزە نوێنەرەکەی نردبێ بیکا بە نوێنەری وزارەتی خارجی باشە ئەمە نیشانەی ئەوەی کە ئێمە بۆ خۆمان لەو ڕۆژگارە پێمان وا بوو ڕاپرسی دوا بخرێ بۆ کاتێکی گونجاوتر بەڵام جۆمان لێ نەگیرا نەتیجەی ئەو ڕاپرسیە بیریتان کەرکووک و ناوچە دابراوەکان تووشی چ کارەسات و کێشێکی گەورە بوو بۆیە من داواکارم لە هەموو دڵسۆزانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان
زۆر بە حەماسەوە بەشداری ئەم هەڵبژاردنە بکەن و بتوانین وەزئی شارەکە گۆڕانکاریەکی لێ بکەین و ئەم دوو لایەنە سیاسیە بە فعلی ئیسپاتیان کرد لە هەموو قۆناغەکانی سیاسیە لە شاری کەرکووک و لەم ناوچە دابڕاوانە وجودیان هەبووە میلەتەکەیان جێنێشتووە لەگەڵ ئازاری بەڕاستی میلەتەکەیان بوونە. بەڵێ سوپاس دەکەم کاک حەچیم. کاک ئاراس، ئێوە دوجار پەیامتان بۆ دەنگدەر و لە ئەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەڤەری بادینان چییە و گرنگجی ئەو هاوپەیمانێتە بۆ خزمەتکردن و بۆ ئەوەی کاوەکو خۆت وتت یاسا سەروەر بێ و خزمەتی زیاتری دەڤەری بادینان بکرێ چییە؟ داوا لە سەرجەم لایەنگر و دۆست و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕان دەکەم لە دەیدا ئامادەکاری تەواو بکەن بۆ سەرکەوتنی لیستی هاوپەیمانی کوردستان لە بادینان و کاندیدەکانمان. ئەم هاوپەیمانیە داواکاری ئێوەی خۆشەویست بووە، داواکاری ئۆرگانەکانی خواروی خۆمان کە لە ئاسی بستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە کە چەندین ساڵە کادرە دێرینەکان و نوێیەکانمان تا بە ئومێدی ئەوە بوون کە ئێمە و بستنەوەی گۆڕان بە یەک لیستە لە لیستێکی هاوپەیمانی دابین بۆ ئەوەی بتوانین دەنگەکانمان یەک بخەین و بتوانین زۆرترین کورسی بینەوە بە تایبەتی بۆ بادینانیش ئێمە نەهامەتی دوو لیستیمان بینیوە دەیان جار لە هەڵبژاردنەکان دەنگەکانمان لەت بووتەوە و نەمانتوانیە کورسی پێویست بینین. بۆیە ئەمڕۆ یەکێک لە ئاواتەکانی ئێوەی کادر و ئەندامانی هەردوو لامان و لیستەکەی هاوپەیمانی کوردستانەکە دڵنیام بە جۆش و خڕۆشەوە هەواڵانی ئێمە و بستنەوەی گۆڕان دەچن بۆ سنوورەکانی دەنگدان و دەنگ دەدەن چونکە ئاواتی ئێوانەوە لیستی هاوپەیمانی کوردستانیش و یەکێک لە دروشمەکانی کە بەیەکەوە بەهێزترین بە دڵنیاییەوە ئەمە یەکێکە لە هەرە دروشمە جوانەکان کە بەیەکەوە دەتوانین ئامانجی زیاتری میلەتەکەمان و ئامانجی شۆڕەشی نوێی گەلەکەمان زیاتر بەرجەستە بکەین بۆ تەواوی مافی میلەتەکەمان. بۆیە ئەم هاوپەیمانی یەکێتی و بستنەوەی گۆڕان دەماگەڕێنەوە سەردەمی ئەوەی کە لە ساڵی 2005 یەکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕان و کاتە کە بستنەوەی گۆڕان نەبوو 38,000 دەنگمان لەسەر ئاستی عێراقا لە هەموو هێزولانە سیاسیەکان و لە ئاستی هەرێمی کوردستانە یەکەم بووین. دڵنیاین ئەم هاوپەیمانی ئەومان لێ دەکاتەوە کە ببینەوە هێزی یەکەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقا و ڕۆڵێکی کاریگەر و بتەوی خۆمان بجێڕین بۆ تەواوی داخوازی ڕەواکانی میلەتەکەمان و ماپی میلەتەکانمانەوە بە تایبەتی داکۆچیکردن لە ناوچە جێناکۆکان کە کێشەی هەرە گەورەی میلەتەکەمانە کە هاواڵی خۆشەویستم کاک حەچیم بە جوانی باسی کرد. ئومێد دەکەین هەواڵانی ئێمە و لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕان بە مەسئولیەتێکی گەورەی مێژووییوە بڕوانە ئەم هەڵبژاردنە، بڕوانە ئەم لیستی هاوپەیمانیە کە خەونی دەیان ساڵی ئێمەیە کە بەردەستە بکرێت و خەونی لە چەند ساڵی ڕابردووە لە ساڵی 2009 تێکۆشەر و دەرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵەکانی ئێمە و دۆستەکانمان لە دەرەوەش پێمان دەڵێن بستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە هەمیشە پێکەوە بن و دڵنیاین ئێمە لەژێر لیستی هاوپەیمانی کوردستان و لەژێر ناونیشانی پێکەوە بەهێزترین دەتوانین بەهێزتر بین و کوردستانێکی بەهێز ئارامتر خۆشگوزەراتر بەرپا بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئاراس محەممەد ئاغا، سپاس بۆ ئێوەش لێپرسراوی مەڵبەندی بادینانی یەکێتی و هەروەها سەرپەرشتیاری دەڤەری بادینان بۆ هەڵبژاردن. هەروەها سپاس بۆ بەڕێز حەچیم عوبێد ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان هاوکات بەرپرسی مەکەوەی بزوتنەوەی گۆڕان لە شاری کەرکووک. نێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغی و سەلامەتی بۆ هەموو لایەکتان. خواتان لەگەڵ.